ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان بایەخی دیموکراسی و پابەندی بە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆیدا با میوانداری کاک جەلال گەیلانی یاسایی و شارەزا لە بواری هەڵبژاردن گفتوگویم تەوەراکەین. کاک جەلال بەخێر بێت و خۆشحاڵین. زۆر سپاس کاک سەربەز، منیش خۆشحاڵم. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ دەرفەتە. سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی ئیسلامانی. کاک جەلال، سەبار بە هەڵبژاردن لە کوردستان و سیستەمی پەرلەمانی و 4 ساڵ جارێک هەڵبژاردن بۆ دووبارە چوونەوە بەردەم دەنگی دەنگدەران و خەڵک لە پێناو ئەوەی کە دەسەڵاتی دەسەڵات و دووبارە داڕشتنەوەی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان، پێمان خۆش ئەم بابەتە گفتوگۆ بکەین بە ئامادەبوونی جەنابەت بە تایبەت لەو ڕوانگەیەوە کە یەکێک لە ڕێگازە سەرەکیەکانی بنەمای دیموکراسی هەڵبژاردنەوەیە کە هەڵبژاردن بازنەیی بێت و 4 ساڵ جارێک یاخود بە پێی سیستەمی وڵاتانی کە 5 ساڵ جارێک جارێکی تر خەڵک بچێتەوە سەر سندوقانی دەنگدان و متمانە بە دەسەڵاتێکی نوێ بات. پێم خۆش لەم ڕوانگەیەوە بۆ چوونی جەنابەت هەموو یاساییەک هەموو شارەزای بواری هەڵبژاردن بزانم لەو ڕوانگەیەوە کە چەند گرنگە ئەم بنەما دیموکراسیە بۆ پرسی هەڵبژاردن لە ڕۆتیۆریەکەوە چەندە گرنگە. سپاس کاک سەربەزارشکە بۆ بەڕێستان. معلومی بەڕێستانە انتخابات ڕۆیشی کەیان لەمسی دێموکراسیە بۆ وڵاتانی نامی وڵاتانی جیهانی سێ وڵاتی وەکو ئێمە و قەواری هەرێمی کوردستان نیشتەمان ئێمە لە 92 کە داخلی پرۆسی انتخابی بووین دوای ئازادکردنی مەسەلەن دوای ئینتفاازە و دروستکردنی مەسەلەن دامەزراوە یاسایی و یاساییەکانی هەرێمی کوردستان، ئێمە دەستمان کرد بە پرۆسەیەکی ممارەسەی دێموکراسی. تاوان معلومی بەڕێستانە ئێمە لە ڕووی نزوجی کۆمەڵایەتی و سەقافی نەچوونێتەوە خۆناغی کە لە ڕاستیا پێویستکە بڵێن ئێمە تەواو میلەتێکی حازرین بۆ تەفاهمکردن و تێکێشتن لە دێموکراسی. بەڵام ئەکی دەبێ هەر میلەت و کۆمەڵگا و هەر نیزامێک لە جێگایەکەوە دەست پێ بکە. من دو دەستمان پێکرد بەداخەوە کە شەڕی ناوخۆ و شەڕی نەگریسی ناخۆ پرۆسەی تا ئەستێک وەسان لەم فترێکی زەمەنیە، بەڵام دواتر کە توانیمان تەجاوزیەوە خۆناغە بکەین. بۆ ئێمە لەگەڵ ئەوەی کە ئینتیخابات یان هەڵبژاردنەکان لە ڕاستیە ئەو ئەسەرە کاریگەرە لە تەداولی سوڵتە لە دروستکردنی حکومڕانێکی ڕەشید لە تەرجەمەکردنی سەوتی خەڵکی بە فعلی بۆ سەرکردن بۆ ناو نیزامی سیاسی لەوکو خۆی لەوانەیە تحقیقمان نەکردی بێت نەمان پێکاوێ. بەڵام وەکو باسم کرد چونکە لە ڕاستیا ئینتیخابات بۆکو مەسەلەیەکی گرنگ و چارەنووسازە بۆ وڵاتانی جیهانی سێم کە ئەو ئەمەلیە لە کاتی خۆیان چانەدەن بە دەنگدەرەکانیان بە خەڵکی خۆیان کە بۆی ببنە سەرچاوەیەکی فعلی دروستبەرکردنی دەسەڵات. ئەو تەجروبەیە ئێمە هێناومانە، من پێم وایە قۆناغێکی باشمان بڕیوە، بەڵام هێشتا ماومانە، هێشتا بەڕاستی ئەو ئەسەرەی کۆکەوتن دروستی دەکا ئینتیخابات لەوانێت جوان تحقیق نەبێ، بەڵام ئەو پرۆسەیە بە ڕۆژ و دوڕۆژ دروست نابێ و پرۆسەیە تێگەیشتێکی سەقافی مەسەلەن حازرکاریەکی مێشکی سایکۆلۆژی کەلتوری خەڵکیەوێ کە پێم وایە ئێمە ئەوەی کە گرنگە بووە نەوەستین نێو پرۆسیسە هەموو حزابە سیاسیەکان خەڵکی کوردستان ئەنجیۆکان مکەلەفن کە پێداگری بکەین ئێمە لەو مەسەلەن لەو ڕێچکەیە لەو ئەمەلیەی بەرە و دێموکراسیەکی باشتر نەوەسین و بە حەماسەوە بەردەوامین لە ئەوەشیان کە لەو نوختەیە مەسەلەن تەرکیز بکەین کە لانی کەم محاولە بکەین مەوعیدەکانی ئینتیخابات کە بابەتێکی جەوهەریە لە زەمەنی خۆیان لە کاتی خۆیان جێبەجێ بکرێەوە ئەنجام بدرێت. کاک جەواد دەست خۆش بێ کاک جەلال، بەڵام ئەوەی کە من پێم خۆش بوو کە بۆ نمونە بکەین بە مەدخەلی باسەکەمانەوەیە کە زۆرجار بەهۆی ئەو دۆخە سیاسی کە جەنابەت باست کرد لەبەرەوەی پێ نەگەیشتووە و خەڵک هێشتا دەست و پەنجەی لەگەڵا نەرم نەکردووە و بەشە لە هێزەکانیش کە بەڕاستی ڕۆحیەتی تەداولی سوڵتان نییە، زۆرجار وێنەیەکی دیکە لەسەر بابەتی هەڵبژاردن و دیموکراسیەت و چۆنەتی دەستکردنی دەسەڵاتەیەن کە زۆرجار ئەمە کاریگەری کردوت سەرەوەی کە هەڵبژاردنیش لە وادەی خۆیان ئەنجام نەدرێت و شتێکە زۆر جێگەی تێبینیە لەلایەن خەڵکانی وەکو جەنابتانەوە و شرۆڤەکارانی بواری هەڵبژاردنەوە کە هەندێک شتی شەخسی و حیزبی زۆرجار وەکو مەفاهیمی گشتی تەماشاکرێ، وەکو مەبادی ئەسەرەکیەکانی هەڵبژاردن تەماشاکرێ. بە نمونە پرسی چۆنەتی هەڵبژاردن لە کاتی خۆیان و دواکەوتنی هەموارکردنەوە یاساکانی هەڵبژاردن، چۆنێتی دابەشبوونی بازنەکانی هەڵبژاردن،
سیستەمەکە سەرۆکایەتیە پەرلەمانیە سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێرێت لە ناو خەڵکەوە هەڵبژێرێت زۆر جار جۆرێک لە تەلاعوب جۆرێک لە مامەڵەیەکی ناتەندروست بم چەمکانەوە کرێ پێم خۆشە کە سەرنجی جەناب بزانم لەبارەی ئەوەی کە کۆمەڵە پرەنسیپێکی گشتی لەوەی کە ئەم پرەنسیپانە پرەنسیپی نیشتیمانی و نەتەوەیین وە هەر کەسێک ئەی باتەوە لە قازانجی هەر هێزی ویلایەنێکی سیاسیە گرنگە ئەم پرەنسیپانە پرەنسیپە دیموکراسیانە جێبەجێ بکرێ خوێنەوە جەناب بچیە بۆی کە بۆ نمونە زۆر جار هەندێک لە هێز ویلایەنە سیاسیەکان بەپێی بەرژەوەندیەکانی خۆیان ڕسمی هەڵبژاردن و کاتی هەڵبژاردن و شێوەی ئەنجامدانی هەڵبژاردن بەو ئارەزوو بەو خواست و بەو بەرژەوەندیەی خۆیان ئەیتەنن و ڕێکێخان طبعا کاک سەربەست ینی ئەحزابی سیاسی حەقێکی سروشتی خۆیانە لە ئیتارێکی یاسایی و منطقی و ئەخلاقیدا باشە تعامل لەگەڵ مەسلەی بەرخورد لەگەڵ یاسا لەگەڵ شێوازی سیستەمی حکومڕانی لەگەڵ ئەنزیمەی انتخابیەکان نابکەن بەڵام ئەوەی کە نائاساییە وەکوتم تۆ بێنی ئەو مەسیرەیە کە ئێمە دەستمان پێکردەوە گوتم لە 92ەوە و بە ئومێدیەوەی کە بکەینە قۆناغێکی باشتر و مەحەتەیەکی می مثلەن گونجاوتر و پێگەیشتوتر لەژێر پاساوی و مثلەن کۆمەڵێک مەسلحەتی حیزبی یان گروپی ئەرقلەی بۆ دروستکەیت يعني هیچ من پێم وایە مەسلەیەکی مەسئولەتی تاریخیە بۆ کوی ئەحزابە سیاسیەکان دەبێت کەمێک سادقتر بن لەگەڵ خەڵکو و لەگەڵ دەنگدەرەکانی خۆیانە تۆ لە ڕاستیە گەر لە پرۆژەی سیاسی خۆتە لە استراتیژی خۆتە لە مثلەن ممارەسەی حکومڕانی خۆتە موافق نەبووی ئەسڵ وایە ئیعادە نەزەر لە خۆتا بکەیتەوە نەکبێ بێنی مثلەن سیستەمەکە بۆ جۆرە هەر ڕۆژە بە ئارەزووی خۆتە بە شێوازێک پێت وایە کە بەو شێوازە بۆ تۆ ڕاسترە بۆ شێوازە نەخێر دروسترە تۆ اینجا لەگەڵیشە ئەنی ڕوئایەکی سابتت نەبێ ئەوە من پێم وایە من پێم ئەنینەکە لە شوێدا خەلەکە لەوە دانیا سیستەمەکە نیزامەکە فۆرمی انتخابەکە ئەکید واردە هەر جۆرێک لە نظامی انتخابی هەر جۆر لە سیستەمی پەرلەمانیە سیستەمەکانی تر حکومڕانی ئیجابیاتی خۆی هەیە سلبیاتی خۆی هەیە بەڵام وەکو وتم بەشێک ئەنی کێشەک لە شوێدایە کۆمەڵک ئەحزابی ئێمەیان بەشێک لە حیزبەکانی ئێمە خەلەل لە نەهجی خۆیانەیە خەلەل لە ئەدای خۆیانەیە خەلەل لە ڕوئیای خۆیانە بۆ حکومڕانی بۆ ئیدارە بۆ وڵات بۆ هەموو شتەکانی تر بەڵام ئەوە مەسەلەن دەشارنەوە یان تەغلیب دەکەن دەیخەنە ئەستۆی سیستەمێک ئەدەیخەنە ئەستۆی ئەنزیمێکی انتخابی دەیخەنە ئەستۆی خەڵکە مەوعیدێک تا هینێک لە ڕاستی ئەوە ڕێگایشی دروست نییە من پێم وایە ئەوە جگە لە ماتەڵا جگە لە مەسەلەن غەدرێکی مێژووی کە لە خەڵکی دەکەن و لە خۆشیانی دەکەن چونکە لە ڕاستیە بە قەدەرەوەی کە ینی پێویستە کابرینەکانی خۆیان و کێشەکانی خۆیان بە سادقانە ببین و تعاملشی دروستی لەگەڵکەن پێویست نیە تەحویلیکەن بۆ سەر مەسەلەن واقعیشی تر ئەوەی کە گرنگە ئەوەیە کە تاکی دەکەمەوە مەسەلەی انتخابات مەسەلەیەکی مەساجینیە مەسەلەیەکی مافی خەڵکە ئەحزابی سیاسی نظامی سیاسی حکومڕان مکلفە انتخابات بە شێوەیەکی دروست بە شێوەیەکی نەزی لە مەوعیدی خۆیان تەنزیم کا بۆ خەڵک و خەڵک ماف و بەشداری مسۆگەرکە بەو جۆرەی کە یاسا و ڕێسابەرکارەکان دیاریان کردەوە. کاک جەنال باسی وت کرد کە بەشی لەو هێز و لایەنە سیاسیانە ڕوئیایەکی سابتیان نییە و باسی ئەوشت کرد کە لە چوارچێوەی یاسایی و ئەخلاقیە ئەوان مافی ئەویان هەیە کە بۆ نمونە ڕوئیای خۆیانیان هەبێ و قسە لەسەر بابەتی هەڵبژاردن و سیستەمی هەڵبژاردن بکەن بەڵام ئەوەی کە من پێم خۆشە لەم بەرنامەیە ئێمە فۆکسی لەسەرکەینەوەیە کە بەڕاستی زۆر جار ڕایەکی گشتی دروست لە کوردستان دروست نابێت یان ڕای گشتی زوڵاڵ نابێت بە حکمی ئەوەی کە بەشی لەو هێز و لایەنە سیاسیانە هەر ڕۆژی بە جۆرێک تعریفی ئەوەکەن کە هەڵبژاردن چۆن بێت سیستەمی هەڵبژاردن پەرلەمانی بێ باش بۆ خەڵک یان سەرۆکایەتی بێ باشە هەڵبژاردن لەوادەی خۆیان بکرێ یاخود نەکرێ یەک باز نەبێت یا فرە باز نەبێت مامەڵەکردن لەگەڵ مافی پێکاتەکان لە جۆری دابەشبوونی کورسیەکان یعنی مامەڵەیەکی زۆر ناتەندروست بم بابەتەوە کرێ و بە جۆر لە جۆرەکانی ڕای گشتی چاواشە کراوە لەوەی کە ئەساسەن ئەوەی کە جەنابەت باست کە پرەنسیپە سەرەکیەکانی دیموکراسی و ڕوئیایەکی وازەح کۆمەڵی مەبادیئی سابت لەسەرەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ مافی پێکاتەکان بپارێزرێ و لە چوارچێوەی یاساوی ئەخلاقیان مامەڵە بکرێ هەز ناکەی کە هەندێک ڕۆتی سیاسی هەیە کە ینی خەرجیەکی زۆرەکەن جوهدێکی زۆرەکەن لەوەی کە ڕای گشتی ڕۆشن نەبێت و خەڵک لەگەڵ مەفاهیمەکانی دیموکراسیە پەیوەندێکی باشی نەبێت. ئەکید کاک سەربەست بەڵام خۆشبەختانە من پێم وایە ئێستا ئەگەر لە زەمانی ڕابردووە ئەوان لەوە موافق بوو بن کە مثلا ڕای گشتی چاواشە بکەن یان
مەفاهیمەکان بشێوێنن یان بەو جۆرە تعریفیان کرد کە مەسلحەتی حیزبی و تەسکی خۆیان یانەوێ یان بەرژەوەندی گروپی ئەیانەوێ من پێم وایە خەڵک باو ئەسا وشیاری هەیە کە نەچێتە ژێر ڕێکێفی ئەو جۆرە لە ڕیکلام و تەوەجوه و مثلا ماشینە ئیشکردنەی کە ئیشی پێ دەکەن ئێستا خەڵک وازەحە مثلا ئێمە وەکو خەڵکی کوردستان دەرەک بۆ دەکا کە پۆینتی بەهێز و مثلا ڕێز لێژیرا و لە ناوەندنی دەوڵەتیەکان لە جیهانی دەرەوە بەنسبەت هەرێمی کوردستانەوە بوونی ئەو هینە ئەو ڕێز و تەقدیر و حیسابۆکردنەی کە ئێمە وەکو خەڵکی کوردستان لەگەڵ پێکاتەکان لەگەڵ ئەتنیەکانی ترایکەین من پێم وایە سە خەڵک ئەوە تێگەیشتووە و دووش وەکوتم گرنگە حسابی سیاسی بەڕاستی تەجاوزی و خۆناغە بکە تجاوزی و خۆناغە کەس لە ڕاستیە بابەتێکی استهلاکی کاتیە لە زەمانێکا لای مستەفید بوون ئێستا ناتوانن مستەفید بن ئەنێەوەی کە خەڵک دەیەوێت وەکو تەکیدم کردەوە لە پێشتریشا باسم کرد خەڵک دەیەوێت انتخاب لە کاتی خۆیان بکرێت خەڵک دەیەوێت کێشەکانی بە فعلی ببینرێت نەخرێتە ژێر مثلا شاردنەوەیشی نظامی سیاسی و ئەنزیمەی انتخابی و سیستەمی حکومڕانیوانە ئەوەی کە وازەحە مثلا خەڵک کێشەی هەیە خەڵک مەشاکلی هەیە خەڵک و پێشم وایانی خەڵک ئێستا شکر بۆ خواگەیوتە قۆناقێک یان دەتوانێت تەمیزکە کام هێزی سیاسی لەگەڵ خێتابە سیاسیی خۆیان ڕازگۆیە کام هێزی سیاسی لە دروستکردنی عقلە لە بەردەم پرۆسی سیاسی و دموکراسی و مشارەکەی خەڵکێکی مشارەکێکی فعلی خەڵک لە سیستەمی سیاسیە بەقەدرەوەی کە مماتەڵە دەکات و عقلە دروستەکە و کامیان لەگەڵ ئەوە ڕازگۆترە لەگەڵ خەمی ئەوە ڕازگۆترە بەڵام گرنگە بەڕاستی وەکوتم حیزبی سیاسی دواتر هەمومان لەسەرەوە کۆک بینیان هەمومان بگەینەوە پۆینتە کە جەوهەری حکومڕان شێوازی انتخابات سیستەمی حکومڕان ئەسڵ ئەوەیە کە خزمەتکاری خەڵک بێ ئەسڵ ئەوەیە کە معنەتی خەڵک ببینێ و لەو بازنە و ئیتاڕێ ئێمە حیوار و گفتوگۆکەین ئێمە کارکەین نەک بین مەشاکل ئەساسیەکانی خەڵک بشارینەوە و تەغلیفیکەین بە کۆمەڵێک مەسەلەن بارگاویکەین بە خواست و مەسلحەتی شخصی و کەسی و گروپی و حیزبی خۆشبەختانە تاکی دەکەمەوە خەڵک تەجاوزی و هینە پێم وایە بەشێکی خەڵک کردوێتی گرنگە دەستگای ئەعلامیەکان گرنگە NGOکان گرنگە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی گرنگە خەڵکەوە شیار و مسەقەف و نخبەکە بەو ئارە سێبیرکە ئەنی مشتاکە خەڵک لەو مەسەلەن لەو ناوی چی بنێم لەو تەواوکردن و ئەسیرگرتنەی کە کۆمەڵک ئەحزابیان چەند حیزبێک کردویانە کە بەردەوام مەسەلەن ئەفکارێکی غەڵەتی دەدەنێت کە بەردەوام ناومەدی دەکەن لە پرۆسی سیاسی ئێمە هەمومان مکەلەفین کە هاوکار بین بۆی کە خەڵک لەو ئەسیری ڕزگارکەین خەڵک فکری خەڵک ئازادکەین خەڵک بەوازەحی بۆی ڕۆشن بێ چیە لەگەڵ خواستی خەڵکە چیە لەگەڵ خەڵکە ڕازگۆیە چیە خیتابەکەی خیتابیشی نەتەوەیە چیە خیتابەکەی خیتابیشی نەتەوەیە چیە خیتابەکەی خیتابیشی کوردستانیە چیە خیتابەکەی خیتابیشی ناکوردستانیە من گەشتبینم پێم وایە لایندێکی ئەنی هێواش بە هێواش ئێمە و خۆناقەت تێدا پەڕێنن کە چکە بتوانین بە خیتابیشی پۆپۆلیستی ناواقعی خەڵک چاواشە بکرێ. کاک جواد دەست خۆش بێ قسەکردن لە بابەتی پێکاتەکان و بەشداریکردنیان و چۆنێتی بەشداری پێکردنیان بووە بە تەوەرێکی گفتوگۆ بەڵام ئەمە پەیوەندێکی زۆری هەیە لەگەڵ هەڵبژاردنەکانی 2020 کە بەشی لە هێز و لایەنە سیاسیەکان بە جۆر لە جۆرەکان جەماوەرەکەیان دەنگدەرەکانیان تووشی جۆرێک لە شۆکی کردوون بە تایبەت لە نەچوون بۆ هەڵبژاردن و بایکۆتکردنی و هێزانە ئەو هێزانە ئێستا لە جۆرە لە جۆرەکان لەعبەیەکەکەن لەسەرەوەی کە بۆ پەکخستنی هەڵبژاردن لە وادەی خۆیان و بۆ قەرەبووکردنەوەی ئەو دۆخە سیاسی کۆمەڵایەتی کە خۆیانیان تێکەوتووە لەگەڵ دەنگدەر و جەماوەرەکەیان زۆر فۆکسیان خستۆتە سەر بابەتی پێکاتەکان ئەوەی کە جەنابەت باس کرد ئێستا لەسەر ئاسی نێودەوڵەتی هەرێمی کوردستان بۆ ناسراوە کە ڕێز لە پێکاتەکان ئەگرێت و بەشداری دەسەڵات و سیستەمی سیاسی پێکردوون و لە بەشداری ژیانی کۆمەڵایەتی و ئابووریە پێکاتەکان تا ڕادێکی باش مافەکانیان پارێزراوە و بەردەوامیش جەخت لەواکرێتەوە کە چۆن مافی پێکاتەکان باشتر بکرێت و گەشەی زیاتری پێ بدرێت دەرفەتی زیاتر و بەشداری زیاتریان پێ بکرێت بەڵام ئەم بابەتە کراوەتە بابەتێکی سیاسی ژوە بەسراوەتەوە بە بابەتی بەفرە باز نەکردنی هەڵبژاردن و کەمکردنەوەی کورسیەکانی پێکاتەکان و یعنی لعبەیەکی سیاسیە گوزەرەیە کە ڕەنگە لە ئاسی نێودەوڵەتی و لەسەر ئاسی ناوخۆش لە قازانجی خەڵک نەبێ خوێندنەوەی تۆ بۆم بابەتە چییە؟ کاک سروەجانە من پێم وایە پرسیارەکە دوو بابەتیشان ئەو تەوەجوهە سیاسیەکی ئێستا هەیە و داوا دەکات کە نیزامی مثلەن ئەنزیمەی انتخابیەکە بگۆڕین بۆ
فرەبازنەی و کۆیکە لە 2020 لە دەیدا لە انتخاباتی عێراق کرا ئێستا ئەو یاساش کە بەرکارە معلومی جەنابەوە انتخاباتی 2018 پێکراوە یاسای یەکبازنەیە. طبعا هەردوو نیزامەکە هەردوو شێوازەکە هەردوو فۆرمەکە پوینتی باش و پوینتی سلبیان هەیە. بەڵام لە هەموو دنیا نیزامی انتخابی بەرمەبنای چی اختیار دەکرێت؟ ئەنی نظامێکی انتخابی بەرمەبنای واقعی کۆمەڵایەتی فکری سیاسی اقتصادی و مثلا پێگەیشتوی کۆمەڵگایەکە اختیار دەکرێت. من پێم وایە ئێستا تەوەجۆی کە دەگوترێت با ئێمە لە یەکبازنی یا بمێنینەوە تاوان پێشەوەی کە باسی باشیە و نظامت بۆ بکەم یان باسی خاڵە باشەکانی نظامە بکەم تاوان لە 2019 بەس مەسەل بە گۆڕینی ئەو سیستەمی کە لە عێراقا بەرکار بوو بۆ بەیانی فرەبازنی لە چیەوە هات لەو فشار و مەسەلەن خۆپیشاندانانی کە لە 2019 لەسەر حکومەتی عێراقی دروست بوو کە لە ڕاستیە ینی وەڵامدانەوە بوو بۆ ئەو فشار و سەختەی کە شارع چونکە لە ڕاستیە سیستەمی پەرلەمانی من لە عێراق و لە کوردستانیش بەو ئاستی کە پێویستە موافق نەبووین ئێمە وەکوتە بەڵام کە موافق نەبووین لە سیستەمی پەرلەمانیە ئەوە نییە کە کێشەکە لە نزوجی ئەمەیە کێشەکە لەو ئەحزابە سیاسیانەیە کە لە ڕاستیە تەشکیلی حکومت پەرلەمان دانی دەستنەوە پەرلەمانەوە ئەوان ڕوئیا دنیا بینیان بەو ئاست پێ نەگەیشتووە کە ئێمە بتوانین نیزامێکی پەرلەمانی دروست ممارەسە بکەین. ئەنی ئەوەی کە لە 2021 لە انتخاباتی پێکرا من پرسیار دەکەم ئێستا بەڕاستی ئەوەی کە خەڵک خواستی بوو کە فعلا سوڵتەی تەشریعی پەرلەمانی مەسەلەن مەجلیسی نوابی عێراقی نزیکتر بێت لە خەڵک ئەوە تحقیق بوو کە تەمەنەوەی کە باسی فرەبازنەی دەکەن ئەڵەن پەرلەمانتار لە فرەبازنەیە نزیکتر لە خەڵکە لە خواستی خەڵکە لە بیرکردنەوەی خەڵکە بەڵە تەمسیلێکی باشتر دەکە فەرمووی ئەمە وەزدا نزیکی چەند مانگە انتخابات تەواو بووە هیچ پەرلەمانتارێکت مەسەلەن بینی بەو ئاستی کە پێویستە بڵێ بابە ئێمە 6 مانگە انتخابات کراوە حکوومەت دروست نەکراوە حکوومەت تشکیل نەکراوە ئەو پرۆسەی مەسەلەن تعتیلی حکوومەت و دروست نەکردنی حکوومەت ئەسەری خراپی دەبێت لەسەر وڵات لەسەر استیقرار لەسەر اقتصاد لەسەر ژیانی خەڵکە بەڵام بینیمانە و مەسەلەن ئەو بەرجەستەکردنی ئەو پاساوی کە کاتی خۆی پێکا بە فرەبازنەی نەمانبینی چونکە وەکوتمانە عێراق و وڵاتی ئێمە هێشتا ماوێتی ئەو نزوجەی کە پێویستە دروست نەبووە هێشتا پەرلەمانتارێک کە پێت وایە لە محەلەکەی تو اختیارت کردو هێشتا لەژێر هەژمۆنی وەڵسەندی خلێمی و تەوەجوه و حیزب و ئایدایەکایە بە قەدرەوەی کە گوێ لەو دەگرێت لە خواستی خەڵک ناگرێت. بۆ ئێمە مەبەستم چییە ئەو نموزەجەی کە لە بەغدا هەبوو نەتیجەکەیمان لە سەرتاوە بینی کە موافق نەبووین بۆ واقعی هەرێمی کوردستان کاک سەرباز تەوان نظامی فرەبازنەی چی دروست دەکات نەزعەی مەحەلی بوون منتیقەگەری جوگرافیایشی معەیەن ئەو دەمار و طموح و پرۆژە و خەونی ئەو نەزعەیە دروست دەکات واقعی ئێمە تاڵە لە هەرێمی کوردستان هێشتا ئێمە مەسەلەن ئەسەری دوو ئیدارەیەمان تەجاوز نەکردووە هێشتا ئێمە لە ڕێگە پراکتیک و واقعیات دوو ئیدارەین لە ڕاستیە هێشتا ئێمە مەسەلەن گروپ و ئایدا و ئەفکار هەیە کە هێشتا دەیە وڵات و هەرێم تەقسیم بەتر بکەین زیاتر لەوە ئەو نیزامی فرەبازنەیە ئەو نەزعەیە تۆق دەکاتەوە ئەو نەزعەیە تۆق دەکاتەوە و مەسلحەتی مەسەلەن گروپی و بازنەی و مەحەلی زاڵ دەکات بەسەر مەسلحەتە نیشتیمانی و مەسلحەتە گەورەکەی کوردستان ئەگەر لە وڵاتێکە مەسەلەن وڵاتێکی پێگەیشتوو بێ وڵاتێک بێت تەجاوزی کۆمەڵە خلافاتی بەسیط و تافی کرد بێ حیزبە سیاسیەکان ئەفرادەکەی ئەتوانێت نیزامی بڵێ نیزامی فرەبازی نیزامێکی باشتر و گونجاوتر بۆ وڵاتێکی ئاوە بەس بۆ وڵاتی من پێم وایە ئەسەری خراپی دەبێت چونکە معلومی بەڕێستانە انتخابات ینی پەرلەمانی کوردستان چییە؟ اینجا با یەک پوینتێکە کاک سەرباز بزانم بەسکەم پەرلەمان ینی مەرجعی سیاسی و یاسایی هەرێمی کوردستانە دەستگا و مؤسسەیەکی خەدەمی نییە تۆ بڵێ وڵا من بۆیە پەرلەمانتارەکە هێن بێ معناتی خەڵکە گەێنێتە ڕاستە بێ معنات لەسەر ئاسە گشتەکە بگەێنێ ئەبێ پرۆژه یاساس مەسەلەن پرۆژه یاساک کە پرۆژه یاسایەکی نیشتیمانی بێ خۆت ناتوانانی بەرگروپ مەحەلیەکە یاسایەکی تایبەت دەرکەیت بۆ پێم وایە بواقعی وڵاتی ئێمە کرد دەرفەتە بوو پۆینتی کەش باز دەکەم ئەنی خاڵی کەش باز دەکەم خاڵێکی ترکە هەر بەحث دەکەم گرنگە تاوان لە فرەبازنەیە بەقەدرەوەی چانس بۆ کۆمەڵە خەڵکی مثلا بیرکردنەوەی بچووکی مثلا خەڵکی منتیقە و نەزعەی عەشایری و مەحەلیە ئەوەندە بۆ خەڵکێک نییە کە خەڵکی مثلا نازجێک لەسەر ئەساسی فکری مثلا وڵاتە ئێمە ئێستا لە کوردستانە کۆمەڵە خەڵکی زۆر مفەکیرمانێ کۆمەڵ خەڵکی سیاسی باشمانێ ئەو نیزامی فرەبازنەیە تاوانەوە احتیوا دەکات چانسیان ناداتێ چونکە لە مەحەلەیەکە بەقەدرەوەی کە کەسێکی ئەو مەحەلەیەکە لای بە کۆمەڵێک معیار مەرغوبە ئەو کەسە مثلا ئەز بەرزە مەرغوب نییە بۆی واقعی وڵاتی ئێمە من پێم وایە ئێستا نظامی مەسەلەن یەکبازنەی نظامێکی گونجاوترە ئەکرێت لە خۆناغەکانی ئایندیا ئێمە بیر لەو بکەین و نظامی فرەبازنەی هەبێ ئەو باسی ئەو نظامە دوو ڕاستیە حیزبەکان کە بەگشتی حیزبەکان
لێرەوە باسنەوە ناکەن کام نظام گونجاوەکە لەسەر ئەساسی بەرژەوەندی خەڵکابێ بیان وایە مەسەلاً لە خوێندنەوەی خۆیانە زەرب و تەقسیمی خۆیانە بوومە و ئەرقام و داتا و نەتیجەی انتخابیەکانی پێشووتر اختیار دەکەن فڵان نظامە گونجاوە فڵان نظام بۆ ناگونجاوە دەناوەکو وتم مەسەلاً بە هەموو معیارەکان لە ئێستادا بۆ واقعی وڵاتی ئێمە نظامی یەکبازنەی مناسبترە ئەوە پۆینتێک ڕەبتی بە ئەنجومەی انتخابیەکە و بازنەی فرەبازنەی لە بابەتی پێکاتەکان کاک سەربەز من وەکو جار ئەنێم بۆ ئەوە شتێک نەکە من بڵام تازیە و اکتشافی تازیە بس هەمومان وازەحە ئێمە یەک لەو شانازیانەی یەکێک لەو پۆینتی مەسەلاً خاڵە بەهێزانەی کە ئەزمموی هەرێمی کوردستان ئەو ئەزمونە ساوایە کە هەیەی بە بەراورد لەگەڵ نظامە سیاسەکانی و منتیقە لەگەڵ کۆمەلگاکانی منتیقە ئەو احترام و ئەو حسابۆکردن و ئەو کە لە ڕاستیە فەزڵ نییە فەزڵی کەسمان نییە واقعە کە مەسەلاً واقعی دموکراسیەوەمانە دەخوازێ واقعی مەسەلاً فرەڕەنجیەوەمانە دەخوازێ احترامی ڕێی و ئەفکاری یەکترەوەمانە دەخوازێ کە دەبێت پێکاتەکان سیمبولی جوانی و شارستانەتی ئێمن لەگەڵیان مەسەلاً مشارەکەی فعلیمان لەگەڵکەن لە وڵاتە لە حکومڕانیە لە سیاسەتە لە سوڵتەی تەشریعیە بۆیە من پێم وایە هەر هێزێک کرد مەسەلاً تەوەجوهێک بەو ئاراسەی بیرکاتەوە یان پرۆژە یاساکانی ئەفکاری تەرحکا لەو جارچەوەی کە ئێمە ئەو بابەتە ئەو پۆینتە مەسەلاً احتیواکەین یان بێنین بۆ چیش بە پاساویەوەی کەەوە لە مەسلحەتی حیزبێکی معەنە من پێم وایە تۆ وەکوتم مانی کێشە لە ئەوەتایە کە پێویستە تۆ ئیشکردنی خۆت ئەدای ئیشکردنت نظام و میتۆدی ئیشکردنت مەسەلاً ڕوئیا و استراتیژی کارکردن و بیرکردنەوەت بگۆڕی نەکبی کۆمەڵک چونکە ئێمە کاک سەربەز ینی لە ڕابردووە تەجروبەمان هەیە ینی وەکوتمەوە بۆ شخصیش ڕاستە بۆ حیزبیش ڕاستە تۆ دەبێت برینەکانی خۆت ببینی نەکبێنی برینەکان بشاریتەوە باسی کۆمەڵک مۆزوعی سارەکەی چکە تۆ دەتوانیت تەجیل کەی برینەکانت ئێمە لە پێکاتەکانە من پێما دەبێت هەمومان مسر بن لەسەرەوەی کە چونکە هەموو ئەو ڕسالەمان وەرگرتووانی فیدباشی ئەو نەتیجەمان وەرگرتووە کە منەظەماتی دنیا وڵاتان دنیا مەسەلاً محافلی دەولی پێمان دەڵێ ئێوەمان یەک لە پۆینتە باشەکانی ئێوە تەقدیری ئێوە لای ئێمە یەکێک لە ئەسبابەکانی ئەو واقعەیە کە لە هەرێمی کوردستان لەبارەی پێکاتەکانەوە هەیە کاک جەلال پێم خۆشە بەرەو کۆتایی بەرنامەکە باز لەوە بکەین کە لە هەموو ئەگەرێکە پەخستنی هەڵبژاردن بژاردێکی خراپە کە زۆر جار بەشی لەو هێزولانە سیاسیانە بە حکمی وەرگرتنەوەی فیدباکی هەڵبژاردنەکانی پێش و بە حکمەوەی کە لە ناوخۆی نێوماڵی خۆیانە لە نێو حیزبەکانی خۆیانە تووشی قەیرانی گەورە و کوشندە بوونەتەوە و دابەشبوونی گەورە لە ناو ماڵەکانە ڕوویاوە کە ئەمە کاریگەری کردوتە سەر دەنجیان هێزیان حزوریان لە ناو هاوکێشی سیاسی لە هەرێمی کوردستان زۆرجار بە ئەسبابی جیاواز بە ناوی پێکاتەکانەوە بە ناوی بازنەی هەڵبژاردنەوە بە ناوگەلی دیکەوە بە ناوی نازان نەزیهی هەڵبژاردنەوە هەوڵەدەن کە تەگەرەی گەورە ئەستانگی گەورە لە بەردەم هەڵبژاردن دروستکەن و وا بکەن هەڵبژاردن بۆ چەند ساڵێک دوا بخەن خوێندنەوەی تۆ چێ بووی کە هەڵبژاردن لە پێناو بەرژەوەندی حیزبی پەک بخرێ یان دوا بخرێ طبعا کاک سەربەز ینی تەوقیتی مەسەلاً هەڵبژاردن لە کاتی خۆیە یەک لەو ئینجازانەیە کە ئەبێ هەمومان شانازی پێوە بکەین و هەمومان لەسەری موسێر بین لە وڵاتێکی مستەخیرە مەسەلاً کە سیستەمی دموکراتیەکەی چەسپاوە هەرچەندەوە ڕوونادا بەڵام گەر ئەوە ڕۆژ بدات تقریباً دەکڵێت بڵێ واردە بس ئێمە کە لە مەسیرەکەیە لە سەرەتاین پێم وایە هەر حیزبێکی سیاسی هەر شەخصێک هەر تەوەجوهەیە ئەنی بەو ئاراستەیە کارکە کە عەرقلە دروستکە خۆی دەخاتە ژێر پرسیارەوە و لە ڕاستیە ینی مەسئولیەتێکی تاریخی دەژێر ئەستۆ چونکە ئێمە ئەگەر ئەو پرۆسێ بوەسین نازانین کەی دەست پێ دەکەینەوە نازانین عەرقلەکانی چییە ئێمە لەو مەسیرەیە پێم وایە دەبێ هەموو بای ئەوەندە احساس مسؤوليت كاين حزبي سياسي اگر پێت وایە باردۆخت گونجاونی ئەگەر پێت وایە هێشتا کاتێکی مناسب نیە ئەگەر پێت وایە تۆ لە تەراجوعای وەکو وتمان توانی ئادە نەزەر لە خۆتا بکەیتەوە لە بەرنامجتا بکەیتەوە بەڵام ئەگەر نەتیجەکە شەربەڵی تۆ نەبێ ئەنی واجبێکی ئەخلاقیتە مۆراڵیتە مەسەلاً تاریخیتە عەرقلە دروست نەکەی بۆی مەسەرەکەەوە خۆی بڕوا بۆی انتخاب لە کاتی خۆیان بکرێ وەکو وتیشمان ڕاستە تەوقیتی انتخابات مثلا ممکنە زۆر شت نەگۆڕێ ینی بەڵام گرنگە پێوە متەمەسیک بین
گرنگە لە پێناو بەرژەوەندی حیزبی و مثلەن هینا ئەو مەسیرێنەوە سێنین چونکە ئەگەر بڵین ئێمە لە پرۆسی دموکراسیە لە سیستەمی پەرلەمانیە کەم و کوڕیمانەیە خەلەلێکمان هەیە با انتخابات لە تەوقیتی خۆیان بکرێ دوای کەم و کوڕەکان بە تەدریجی مثلەن چاک بکەین و دوو لە ڕاستیە تۆ ئەگەر خواستت هەبێ بۆ فۆرمێککە لە حکومڕانی بۆ نظامێکی انتخاباتی ئالێت و میکانیزمی یاسایی هەیە پەرلەمان هەیە یعنی ئێمە وازەحەکە هەموو 4 ساڵ انتخابات دەکەین کاتێککە تۆ ئەفکاری جیاوازت هەیە لە ڕگەی پەرلەمانەوە کورد لە پەرلەمانەکەی خۆتۆ پرۆژه یاسایی تەقدیمی دەکەی دەیخیتە مەسەلەن دەنگدانە و دەتەخێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە ئەگەر توانیت مەسەلەن زۆرنەی بۆ دەستبێنی نظام انتخابەکە دەگۆڕی سیستەمی حکومڕانی دەگۆڕی هەر خواستێکی یاسایی و مەشروع کاتێت توانێت جێبەجێکەی بەڵام تۆ لە تەوقیتێکا کە مەسەلەن معلومی بەڕێستانە انتخابانی کۆمیسیۆن ێسا کارانیە کۆمەڵە کێشیتیایە بە جۆرەی ستاندارد و پێوەرجیانەکان کۆمیسیۆن 6 مانگی پێویستە بۆی کە بە شێوازێکی دروستەر انتخاباتێک بەڕێوەبەرێ تۆ لە تەوقیتێکی زۆر پێش مەوعی دیاریکراوە دێی ئیسارەی کۆمەڵەکە مەسەلەن پرۆژە یاسان ئەفکاریان بابەت دەکەی کە پێویست بوو زۆر پێش ئێستا باس کردبە تەفسیرەکەی چیتران لاگ لەجگەلەوەی کە تۆ بەڕاستی خواستێکە بۆ دروستکردنی عقلە لە بەردەم پرۆسی دموکراسی لە بەردەم انتخابات لە تەوقیتی خۆیان دواتریش پێم وایە کە ئێمە دەمان خاتە بەردەم فراگەشی یاساییەوە کە مەسئولیەتی تاریخی و یاسایی دەبێت و جیهاتانە بەڕاستیدا سوێ بگرن کەواتە جەنابە دۆ شارەزایەکی بواری هەڵبژاردن لەگەڵ ئەوەی یان هانی لایەنە سیاسیەکانیت کە زۆرترین کاراسانی بکەن هەم بۆ پێکهاتن لە سەر یاسای هەڵبژاردن و هەم بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی خۆیان بەدڵنیایەوە من پێم وایە دەبێت هەمویان بە مەسئولیەتەوە تەعامل و خلافاتێک لەسەر نظامی سیاسی لەسەر سیستەمی انتخابیەکە لەسەر یاساکە هەیە من پێم وایە دەکرێت بە تەفاهم تەجاوزیکەین و گرنگە بەڕاستی بەڕوحیتێکی نیشتیمانی بەڕوحیتێکی کوردستانی مامەڵە بکەین خلافاتی بەسیط مثلا جزئی و تافی نەکەینە بنەما بۆ انشقاق نەکەینە بنەما بۆ کۆمەڵک عرقلە لە بەردەم پرۆسی دموکراسی کە هەیە وگوتم ئەو قوارەیە مثلا ئینجازە بۆ هەمومان بۆ هەر 4 پارچەکە گرنگە هەمومان بەو ئەحساسە مامەڵە بکەین کە پاراستنی مەسئولیەتی هەمومانە خلافەکانش لەسەر هینا وەکوتم کە سەربەست یاسایەکی بەرکار هەیە ئێستا ئەگەر پێویست بوو هەر حیزبێک هەر لایەنێک هەر گروپێک هەر مەجموعە گروپێک مەجموعەیەکی ئەحزابی سیاسی خواستیانەوە بۆ گۆڕانکاری پرۆژە یاسایانی نابایە لۆبیان بۆ کردبایە یاساکان تێپەڕاندبایە پێش مەوعیدی دیاریکراو بەڵام ئێستاش نەچۆبچی ئێستاش پێم وایەوەی کە دەبێتە هیچ ئۆپشنی ترمانە ئێمە تەفاومە لەسەر یاساکە لەسەر کۆمیسیۆن لەسەر ئەو کێشە و خلافانێکە هەمانە بەڵام گرنگە وەکوتم لە دواتر هەمومان متەمەسیک بین بە مەوعیدی انتخاباتەوە متەمەسیک بین بە پرۆسی سیاسی و پرۆسی دموکراسی وڵاتی ئێمەوە بۆی کە ئێمە ئەو دووسێ هەنگاویان ئەو چەند هەنگاوی کە ناومانە و خەریشین توراسێک دروستەکەین خەریشین مەسەلەن کۆمەلگایەکی تۆزێک مۆدێرنی شارستانی دروستەکەین تیا تەڕاجۆنەکەی نوچینەوە پۆینتی سەرەتا کاک جەلال گەیلانی یاسایی و شارەزای بواری هەڵبژاردن سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤە و بۆ هەموو شیکردنەوەکانت سپاس بۆ جەنابەت کاک سەربەست کاتێش خۆش ئەزان تا ڕاڤەیەکی تر بە خواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت